شاسوار هاوڕێیان هەموو خەڵک ئەوە نییە بڵێ شاسوار دەرە خەڵک دژمە کاکە لۆ خەڵک دشتە ئەوە من کەی دشت بووم داری بەر بەمری دەگۆ دلۆ ڕەخنە لێ نەمدەگرت بەس وەکو شعر کە بێ دێ کە توو ئەو خیانەتە گەورەی دەکەی بە بەرچاوی هەمووان کاکە یعنی چێشە لەوە نیە هەر چێوێندەر بەدزی دەچی ئەو چەند ساڵە دیارە علاقەت هەیە شاسوار ئەتوو ئەو خەبەرانەی بە ئێمە گوترایە بڕواوکەم بەر لەوەی بچتە تورکیا مەسعود بارزانی دیتە مەسعود بارزانی دیترە خەبەرە من نازانم سەد بەس خەبەرە وتیان مەسعود بارزانی تێ بەر لەوەی بچتە تورکیا لەگە پارتی تەنسیقەکی باشی هەیە درۆی دەکا ئەو تەمسیلیەیە یعنی تەمسیلیە هەندە شتێ دەیکا لە من وەگرە لەسەر تەزویر ئەوە دەرکەوت خۆ دیارە گەمە تورکی بوو هەموو هاوارمان دەکرد ئەوە ئێستا کە ئەو پەیوەندی نێوان شاسواری تورکیا بە تەواتی بە دیار کە دیانی ئەو مەسەلەی تەزویرەی تەزدیق کرد لە هەمووە گرنگتر هاوڕێیان دژی ڕۆژ ئاوایە بڕۆ دوایین راپۆرت شاسوار بەخۆی نووسیتی لە NRT بڵاوی تۆم دالوتاندانێن بزانە چی ژەهرێکی فڕێدا کو ئاپشان دەدا کە ئەنەما تورکیا باوشتی کە ئەنەما واحدی کەبابچی قارداش بووە تورک بووە جەماعەتی بەرەی تورکمانی وا لە بۆیان دادەڕێژی بەس خەبەرەکانی هەموو دژی ڕۆژ ئاوایە لەوەش بێ ئەخلاقتر کە شاسوار ئەم زۆر پێداقەت بمە یعنی بڕواکە جەماوەرینەوەی نوێش برادەری ئێمەشن کاکە خەڵچینەوەی نوێ چییە خۆ دەنجیدایەوەی زانیە کابرا ئەوەیە نەیزانێ ئەو ساختە چێ لێ دەرەچی ئەلێ قادر لە بۆمانێ یەک کەسمان قسە بکەین تویژدانتان هاوڕێیان مەسعود بارزانی و شاسوار فەرقی چییە لە ناو پارتی یەک کەس ناوێری مەسەن دیفاع لە ڕۆژ ئاوا بکە لە ئەوەش وایە ئیرادە و دیموکراتیەت هیچ نییە لە ناو پارتی لە لای شاسواریش نییە حزبك ئۆپۆزسیۆن بی یەک کاری لە بۆی نەبی ڕای خۆی جیایە بیتن کۆیلایەتیە بەجددیمە هەر یەکە قسە بکە دەرێ دەری دەکەمە دەری ئێ باشە بەجددیمە ینی شاسوارە تو حزبی ئۆپۆزسیۆنی یان کۆپیەکی نوێی لە کۆپیەی پارتی یەکێتی کەس نازانی دەخلت چەندە کووە مەسەلەن هاوڕێیان هەمووی نوکتەتر ئەوە دوو مانگە دەڵێ حکوومەتی هەرێم پارەی نادا قوتی خەڵکی بڕێ ئێ باشە شاسوارە تو بە خۆت 3 ڕۆژ لەمەوبەرمان معاشیمان جیازەی NRTدا ئێکاکە و خەڵکی NRTش مۆزەفە ئەو ئەوی حکوومەتی ئی دوازەی نەدای هاوڕێیان بڕوا بکەن شاسوار ئێستا NRT نەدایە ئێ باشە دوو بە چاوەڕ وەک دەی ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگری کە بە خۆت کارمەندەکانی خۆت وەچی مۆزەفی حکوومەتن معاشیانت نەدایتی دیموکراسیەتت نییە لەگەر تورکیا ناپاچی دەکەی ئێ بەجددیمە خەڵکو ئەوەت ناکاتن شاسوار وەڵای سە تەلەفۆن لۆ دەکەین هاوڕێ من دەزانم هەڵ ناگری بە هیوام هەر بگری یان بڵێ کاکە مانگەشکە هەفتەشکە لقائی لەگە دەکەین بەس بارە بەرچاوی نەیگوت ئەمن ئامادەم لقا بکەم لە لەندەن باش ئەوەتە ئەوە ئەمە لە بەرچاوینگۆ ڕقەمەکەشی ئێستاکە بڵاو دەکەینەوە ئێستا لۆی دەکەن شاسوار نوێ یەک دنیای هەیە هاوڕێیان تاوان کەس ئەو ژمارانەشی نییە ها ئەوە شاسوار ئەگە شاسوار ئێستا جەڕەز لێ نەدا حەقت بی هەگرە کاکەم هەگرە وەرە دوو گفتوگۆ دەکەین وەرە وەکو کەسە خۆ بازانێ من نەجوێن دەدەم نەوە دەکەم هاوڕێ ئێستا دوو ڕقەمی ئەخیری شاسوار دەرێن بە ئەوەی بڕوا ناکەم لە کندە کەسیش بێزانێ ئەو هەموو پەرلەمانتارەی لە تەلەفۆنی شاسواری نییە هەموو بە فەیسبووکی لەگەریان ئەوە چاپ دەکە کارمەندەکانی NRT نایانداتێ ئەوە تساپی هەیە یەکەشکەشی هەیە سەلۆتان دەکەم بێوە تساپە تا ئەو ژمارەی زۆر بە دەگمەن هەیە ها یعنی ئەگەر بە من پەیدا بکرێ کەم کەسەیتی کاک شاسالۆ هەر ناگری وەرە گفتوگۆیەکت لەگە بکەن تۆ هێزەکی ئۆپۆزسیۆنی کاچ خۆم ئەزە دەبی ئەوە بە دیڕێکت لە بۆی بکەین ئێستا هێزەکی ئۆپۆزسیۆنی وەرە جیابە لە پارتیوەچێتی خۆت مەشارەوە یان بەس بچی میچی NRT بتینە سەر شاشەی ئەوە هیچ ئازایەتی نییە وەرە لەگەر ئێمەمانان گفتوگۆ بکە وەرە لەگەر خەڵک گفتوگۆ بکە برێ بابا ئەمن پەیوەندیم لەگە تورکیای نییە وایە حەق خۆتە خۆ هەر ئەتوو علاقەت نییە لەگەر ئەوەی دەیانی وەکو توش ئەوە نییە شاسوار ئەوەی
هاوڕێیان ئەوە یەکەچی بابەوەی ئەوە بی یەکەچی 500 ئەخیرەکەی یەکەچی چلویەکە سەبا لە چلویەکەی بکەین هەڵە نەبوو ئەویکەمان لەبۆ ئەوەی کرد نامێ ئەوە بی کاک شاسوار هەڵگرە براکەم وەرە گفتوگۆمان لەگە بکە وەرە ئەگە بوێری تێیە وەرە وەڵامی تووڕەیی خەڵک بدۆ برا تو نابی جیابی لەو چاو مەسعودی و پاڤل و ئەوانە ئەوە قەپاتی کرد هاوڕێیان ئەوە قەپاتی کرد ڕاستە ئەوڵۆ سروەی خوشی دەکەم کۆتاییەکەی 95 سروە چکۆر ئەو دووەنە هەر ئەو دووەنە وەرە جواب دۆ شاسوار سروە خۆ من نەجون دەدەین نە ئیهانە دەکەین نە باسی شتی ئەو لا ئەوەی کەی سروە عەبدولوهاد ئەوە یەکە چی دەیە 0-1-1 ئەها سروە خان ئەوە دەقەی دۆلار شتە من دەڕۆ بەسقی ڕسی ناننی دۆلارە هاوڕێیان حزبی مۆدێرن ناترسێ بە جددی سقەی بەخۆ هەیە فەرموو ئاوڕیان بڕۆ بکە من لە بە گوتەبێژیە بەناو گوتەبێژە چیان هەبوو کاکیمداد نازانم یانی وەڵا زگم پێیان دەستێ لە بۆ گوتەبێژی پەرلەمانیان کەم خۆم دەزانم هیچیان بەدەستنێت بە دەرکردنیشیان دەدەم یعنی بە جددیمە هیچ پەرلەمانتارێکیان ئیرادەی نییە بە جددی کو باز لە کۆیلایەتی پارتیەکان دەکەنی شتێکان باشە یعنی بە جددی نەوەی نوێ کادیر و ئەندامەکان فەرقینگۆ و کادیری کۆیلەکانی پارتی وچێتی چییە یعنی کو دەکرێ یەک کەس بڕیار دەربی یەک کەسدا ڕێژەر بی یەک کەس لە ئەلف لۆیاوە چ کیمیل سۆنگ بیت کاکە وەڵا ئەوەش خەتەرە ئەوەش بەقەت ئەوەی تورکیا خەتەرە دوو ئەتوو خەبەرەکانت لەو وەختێک کە ڕۆژ ئاوا بەس معنەوی پێویستی بە تۆ بەس ڕاگەاندن تۆ نەتانی ئیرادەت نەبی دوو پۆستیانە سە بکەی کەرەوە چه حیزبەکی ئۆپۆزیسیۆنە کۆپیەکی کیمیل سۆنگە کۆریای باکوورە هینایەتی بە ناوی ئەوەی حزبی بابەنەوەی نوێ شاسوار دەبی زۆر جودابی دەبی گەنج بوار بدەی داهێنان بکە ئیبداع بکاتن ئیرادەی خۆی هەبی دیموکراسی هەبی تۆ حزبەکەت لە ئێستا هیچی نییە شاسوار من لە بۆم نییە بڕوا کەس کێشەی لەگە تو نەبووە مووقفی خۆتە بدێتە ڕێت وەڕێت پێ نادرێ ئەو پۆزیسیۆن وا لێ بکەیت هەر یەکەس تۆ بۆ میلەتەی ئەو بکە بڕوا بکەن هاوڕێ ئەم زۆر شێر شاسواری دەزانم بەس ناسمە سەر هەموو شتێک بەڵام شاسوار باز دەکەم کو کۆمپانیای نالەت تەقڵەت زۆر فێڵبازە بڕوا بکەن کڵاوی لەسەری عومەر فەتاحی نابوو وە لێی وەگرت بوو لە ڕێگای محامێکی ناوی شارەیە 2 ملیۆن دۆلاری بردا بێ فێڵەکانی باز دەکەن کو پارەی کۆسار و براکەی خوارد کە مرد کۆسارە شتەکی وایە یعنی ئەو مەلەفانەت هەموو لێ هەڵدەدەینەوە دەمام کرد هەڵدەین و قبوڵمان نییە هیچی تر خەڵک بێ هەر حزبەک بێنەوە شیوان بێ هەموو خەباتی ئۆپۆزیسیۆن و دووکڕەکەی بیت جەنەڕاڵ تاالبانی هەروە بکە ماڵی بارزانی هەروە بکە ماڵی کۆسرەتی هەروە بکەن لێتان قبوڵ ناکەین ئەوەی پێمان بکرێ ڕسواتان دەکەن لێتان ناگەڕێنەوە ببنە ڕقم بە خەون و خوچکو ئەوە پۆزیسیۆنەی هەیە هەری شاسواری نییە شاسوار چی کردیە چه قوربانیدایە بە جددیمە ماڵی عەبدولواحید کەبابچی چ قوربانیاندایە ئێستاکە لە های لایف دەژین قەیدی ناکیشە ئەوەش وینە خاوەنی 100 ملیۆن دۆلار هەر سێکیان نزار و ئەوەش قەیدی ناکە کاکە ئێ بەس کاچی خۆم مانایەوەش نییە بچ خیانەتی نیشتیمانی بکەوێت تو دەکی خیانەتە مانای ئەوە نییە تو کۆپیەکی ئۆپۆزیسیۆن بەناو دروستکەی برێ حزبەکەم ئەوەیە حزبی خۆمە تۆ حزبێکی ئۆپۆزیسیۆنی دەبی زۆر جیابی لە پارتی وێچەتی لە ئێستا لە پارتی وێچەتی خەتەرتری بۆیە لە دوو دەبی ڕسوات دەکەین ئەوەوە یعنی قەدوە تێمەگە تو ئەو سەردەم بەسەر چوو هاوڕیان وەخت خۆی کە ئەنفال بە جینۆساید ناسێنرا من دوایین شت بەوە بڵێم شاسوار زۆر دەوری خراپ بوو NRT لە سوید ئەنفال بە جینۆساید ناسێنرا بوو ئەوان و گەلی کوردستان کەمپینیا کرد وتیان درێ نەناسێنرا تاوان لە تەحەدا دەکەم مەگەر لە هەموو دنیا یەکەم وڵات کە جینۆساید بە ناسێنرا
چاک سوید کردی و ئێمە کە یەکێک لەو کارکتەرە سەرشتەکان بووین گەلی کوردستان و شاسوار کەمپینیان دەکرد نەبەزگۆران لەوێ بۆ دەمی لەگە شاسوار بابەتەکی نووسی دێتەوە بیرم وتی لە سەردەمی NRT ئەو سەردەم بەسەر چون NRT هەبێ فێڵ لەو میلەتەی بکرێ ئێمە شەر ئەوەت پێ دەڵێن شاسوار هەر ئەوە شەیتر باس بینە لەوەی موعامەرەیە و ئەو حزبە لە پشتە و دژمن و کاکە خەتا لە خۆتە هەتا دونیا بەلای کەم چەپلەمان لۆژ لێ نەدابێ بەس دژت نەبووین بەس ئێستا کاکە کە دەبینین ئەتوو ئەو دەورە خیانەتکاری دەبینی ئەرێ وەڵڵاهی ڕسوات دەکەین ئەوی پێمان بکرێ هاوڕێیان زۆر سوپاسان دەکەین ئەوە بیبینن چەند ڕۆژنە ناڕازگۆیە تەحەدای یەکەم شاسوار ڕقەمی منی دەکنا یەک زەنگم لۆ لێدا ئەمن بەو پەڕی ڕێزەوە گفتوگۆ لەگە دەکەم ئی بەس پێگەی سیاسی تا ناسمە ناو مەسەلەیکە کاتەی خۆش